پێویستە ناو سیارەکان بە هیچ زۆرێک سفراتی دانەبی و هەروە مشکلەش کەشمانی فیت پەم پێویستە شوفێران ئاگادار بن لە هاوینە فیتپەمی باش بەستن ئەوە هەروە بێن و سەمە عەتەر یان بۆن یا هەر سپڕایەک پێویستە ناو سیارەکەت نەبێ بە هیچ زۆرێکی چونکە احتیمال هەیە بتەقی کە تەقی ئەت مەقسەد لە ڕێگایش دەبتە زیانی مادی زیانی مادیش دەبێت زیان بە سیارەکەت دەگەن ئایا دەشبوو لە ئایا زامە ئایا کوشینە احتیمال لەو حالەتە هەر ئاگری بگری لەبەر هەرێم کوردستان بازنەکەمان یەکجار خراپە بێ پێویستە شوفێر زۆر ئاگادار بی ئەمە یەکەم جار لە ڕووی بازی قسان دەکەین ئەو نۆزنە پلاکە پێویستە شوفێر ماجێ جارێک ئەو شتانە فحسکە بابەتی پێشەوە بتۆم بێن وەکو چیە زیاتر بند ئیشتیمە زیاتر لەسەر بند زیاد چکات کە دەچێت ڕێگایش دوور زەخت لەسەر ئیستاپەکەی دەکەیت نیمترش لێرە ئیستاپە پێویستە دیسکەکانت فحسکەی یان چووە سەفەرێکی بڕ لای فیتەرەکان ئێستا لە هەولێر مەقسەد ناهەولێر ناو شاری هەموو ڕوونگۆڕە زۆربەی ڕوونگۆڕەکانش ئێستا سێرڤزە سەردانیان کە با بەنزەکە لە فحسکەم بزانە ئایا ما نمایە چکە خوا نەخواستە لە ڕێ ئەگەر ئەو بەنزە دەرپەڕی توش حادسەش گەورەت دەکات هەروەکە ئەوش بەندەکانە بەند بەخۆی نەگەیشتە ئاسنی باشە کە زانیت سیکێدیان خڕێ هات یعنی بمگۆڕە ئێمە ناگۆڕی کابرا داژوە لەسەر هەتا لە جێ پەچی دەکەیت نە پێشوەی تووشی مشکلێت کەت بکە بەنزەکەت بگۆڕە هاوێنات پێویستە تەبریت سایرەکەت مەزبوط بی یەکەم چیە شوتە مەقسەد ئەو شوتەمانەیە ئەو شوتە لازمە هەموو سارێ بگۆڕدرێ بۆچی پوش بەڕیندەی